داوا دەکەینکەوە هەموو کاناڵەکان پابەندی ڕێنمایەکان ببن، پابەندی سیاسەتی حکوومەتی هەرێم سەبارەت بە ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا کە تەنها چەند ماوەیەکی کورت پێویستە هەمومان بێکەوە خەڵک وشیار بکەین و خەڵک بەو ئاراستەیە ببینکەوە ئاگایان لە خۆیان بێ، لە تەندروستی خۆیان بێ و بە هیچ شێوەیەک ڕێگا نەدەین پشێوی و فەوزا دروست ببێ کە لە ڕێگای چەند سەرچاوەیەکی زانیاری نادروست یان گومان لێکرا و ئێمە بکەین بە هەواڵ و خەڵک پێ پشێوێنین. هەموو خەڵکی کوردستان و هەموو کۆمەڵگا وەکو یەک لە بەرامبەر ئەو مەترسیەدایە، بۆیە ئەرکی سەرشانی هەموو لایەکمانە، هەم حکوومەت و هەم کاناڵەکان و هەم خەڵک پێکەوە بەرەنگاری ئەم بابەتە ببینەوە و ڕێوشوێنەکانی تەندروستی و زانستی و علمیانە بگرینە بەر و لەگەڵ ئەوەشدا هەموومان پێکەوە هاوکاری یەک بین بۆ ئەوەی کەمترین زیان یان بە کەمترین شێوە کە خەڵکەکەی ئێمە خەڵکی کوردستان لەو چوارچێوەدا زیان بکات یان زەرەر بکات.